لەسەر ڕاستپارتەی بەڕێز قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەڕێز لیوات چەتۆ ساڵح بریکاری وەزارەتی ناوخۆ بووە و بە دوواداچوون بۆ ئەم کێشە و گرفتانەی کە لە دەواازەکان دروست بووە و ماوەی چەند ڕۆژێکە لە سلێمانی سەرقاڵی کۆبوونەوەن لەگەڵ هەم سەرقونسوڵی کۆماری ئیسلامی ئێران و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی ئیدارەی دەواازەکان و هەروەها لەگەڵ ئیدارەی گەرمیان بە هەمان شێوە و گەیشتە ئەو هەمومان پێکەوە لە چەند کۆبوونەوەیەک ئاگەشتینەوەی کەوا چارەسەری گرفتی سەرەکی ئێستا بابەتی شۆفێرەکانەوە ئەو تانکەرانەی کە سوتەمەنیان پێ و بارهەڵگرنی هێن کۆماری ئیسلامی ئێران لە دیوی باشماخ و پەروێزخان ماونەتەوە ڕێکەوتین لەسەر ئەوەی هەر ئەم شەو دەسەکرێ بە جێبەجێکردنی ڕایکردنی هاتنی تەنکەرەکان بۆ میکانیزمەی کە دانراوە هەم لە بەرژەوەندی شۆفێرانی هەرێمی کوردستان و هەم لە بەرژەوەندی شۆفێرانی کۆماری ئیسلامی ئێرانیش